شنو زين ولا تتصل بين اخواني حيوان انا والله والله توس بري عصماني قلت يا باقوع او هبي نبي ساري منظمه ارزاق قالوا هنا اذا كاتا اقر منظمه ابو كسمع لك ندى بارزاقي بعدنتها بشكل والله اغا امزام هجوم بريد اسبك اري والله هو تقدم ياكل هات اري والله هات ولا تقدم السعارس هجوم بريد ولا او سيارات خصوصيه او هات او قيش كده وقت وجهي خوش زاني دفن ديف ورا كاكا دي بابا صعيبه ورا بدومر ورا خلاص ورا فراخ اوروبا يتفرقي يا شمو چیانیان باشن والله لای من ئەو کابرا باشە لەبەرەوەی چاویشینە چوادەڕەکەشی ڕەخشە بنووسە بەس ئەمە ڕام لەوەی نییە ئەی کامە دەوێت ئەوە بۆ خڕپنە سۆرشپیە هەدی ئەو دەبەیە ئەو دووبەیە نازام جارێ دوای دەوریان دەمێت بەس ئەوە باشەوە چییە کاکە چییە بێسەلام بێ کەلاماتونە ژوولە چیەوە سێوە هەموو پانتۆڵ لە پایە چاویشینە و ئەوەیان خرپنە و ئەوە بۆچیتانە کاکەیەوە سێوە برادرە ئەوە چیە دەرپێکوتە ڕۆڵە شەروانە درێژە نەبوو بۆ تۆ هەڵی برا چکۆلەکە دەرەپات کردووە شابان بەێ ئەوە لەگەڵ چێتی ئەو لەگە تویتی دەرێ دەرپێ قوتای مەمونی لەبار کردیا زۆر کورتە والله ئەدی دەسم بگرە باواتە نەیکوژم دەسم بگرە ڕەشۆ من بە دوو بە هەمیسەی ناوێرم مەز بەوەی دەوێرم عینەنە حەبی گوڵاتیە کورەمەتە بڕۆ ئەو تاشەم لە بۆ بینەباتیان بەردەم لێشی دوو سێ قەپاریان لێ بداتن بزانێم ئەو گەزەر و گوزەرانە چاوڕوو لەمە پەیدا بووینە کاکە بەتەفاوم چ باسی تاژی دەکەی ئەتوو بەتەمای بە تاژیامی بترسێنی ئەمن چەند جار چوومە هۆلیۆت چام خواردەوە لە پێش دەرکەی هۆلیۆت چەند جایزاتی مینایەتەوە چەند جەوایزی عالەمی مینایەتەوە لەگەر فەنان هەموو لەگەر ڕینگۆی ڕسمم گرتیە لەگەر ڕینگۆی ئەنگۆ دەبی ئێحترامە بگرن ئەمە گروپێکی سینەمایی عالەمینە ئێستا باشە زانیمە چاتا خوار بیبسیتا خوار ئۆلیۆدە مۆلیۆدە ئەمە چیشمەیە ئەدی ئاغا ئەمە هەموو ڕۆژێ دەسەکانی شەش دەمە چای ناخۆینەوە عیب نییە باس چای دەکەنەوە ێ باشە پێم بڵم زانستان دەوێ ئێوە وەڵی کاکە گیان نازانی بۆ چیاتوین ئێمە لە ئەوروپا هاتوونەتەوە هاتوین فیلمێک بکەین لەگەڵ ئەو چاوشینە ئەو چاوڕەش ئەو خۆپ و بۆپانە جا نازانم جەنابتان چێڵێ کچێ ئاسرامی خۆت بگا کچێ فیلمی چێ چاشینی چێ والله ئەگەر ئەومان نەبای بە خۆم دەمزانی چم لێ دەکردی ها بۆ ئاخری عمری بەتەمای بکەین فیلم والله مزيدوك أري والله بتمايا بتكن فيلم هل أتومان هي لو قوندي أتوز واحد بزارك يعني مشيت تتكلم كورة ما تكنوا أو برا نسا كورة دري برا مزي كونجيلاي تماشاكا ڕەشۆ قەینەوە بێ عەقڵە دەیکەینە هونەرمەند والله دەنا پێتان برێ ئەمەم قەت ماموتان نام هەر مەمنونیش نەمەیشتان هەر لەگەر ناکەم چیە هاتیم زۆر مەمنون نەبی لە کاری هونەری هەداتانێ ناشرین بیست بۆخڵ فڵکن بەڵی سابوونی باع دەست ناکەوێ دەمیشتی 24 حاجخۆ ئەو چییە لە چێتیەوە هاتیم باشە دێتە بێت لە ئەفریقیا فلیمەکمان دەرینا وەبوو لە وڵاتی غانا فعلا 50 کەس بریندار بوو 50 کەس کوژرا شێستی نازم فڕی وەبوو یەکە شێرا بوو زوڕافە بوو حتە جایزەی ئۆسکاریش وەرگرت لە ئەوەی لە مێرەجانی فەڕەنسای دەبی ئەوە هەونەبی چاوپشیلە نازانم وەڵا خۆ لەوە چێ ئاغا قسە چ بکەم عازنابی والله دري لك نوزه ما عطي موديلي بياينا مايا انا عمر ما يخسيدك بقران يا بي ما بيش بيس كل اللي قدام طولي ما زوش اللي لك مو زمان كل والله برضو ما دريجه اما لك قسي لك بيا عندك انت جيشتي زمان ببراتو اري اخا شنو بيا قسي لك بكي مسام الناس انا ما شروال قلت شروال دريجه انا كاميا بياون والله همو بيك دريده الناس مشان هو بقران شمو رو اغايا هي اغا بولتك كلام اغا جنابي اغا ما تنو ما تخافلي متر بينين فن و فنون و پێشکەوتنی بکەین ئەو منتقی بکەینە هۆلیۆت جەنابی ئاغا من پیاوم فەرمووی دیارە بە پیامەدانانەی تۆ پیاوی خوا پیاوی وەک تۆ ببڕێ وڵا ئاغا زۆریش بە پیاوان دەچی چێنا لێ پیاوە خۆی کردەژن وەنیە چییە تۆش مەیلت گۆڕا بوویە پێڕیوان کاچی من ئاخر ئەنگۆ توند بن ئەوانەش توند بن ئەمە ناتوانین فیلمەکەیتەوە بکەین دە باشە کو نەرمین لەگە ئەو جەماعەتە متەشەدیدە لە دوای گاسی تاژی چ دەکەی کاکە تو بە خۆت تاژی مام عوسمان ئەوانە دیارە هیچ حسابەش لە بۆ ئاغای من ناکەن چ دەرەی تیان بەربم ها زارێتیان بەرمەبە ئەوانە چ سەخسیەتێکیان هەیە ئەخە ئەوانە هە پیاو نینە پیاو قسەی لەگەڵ چێ بکاتن ئەوانە ئەمەیان هیچ بوز کرد ئەمەیان ڕەزیل کرد دێرکانە هەیدوولێک كرة دولنجي تاعي متخلف هاي مثقف شي قصي باغا قلت جنابي اخي يعني معقول اما قصي بجناب دولين جماعتي ما مثقفين سن شهاداني
چەند جایزەی عالەمیانەیە لە سینەما و لە تەکنیکچی سینەما و دیکۆر و مکیاج و ئینارەی معقول نییە ئەمە قسەی بە جناب بڵێن یعنی بە قسەی ئەو برادرت مەکە و سەر بەکڵاوە لە بادەش لەسەری کردێ بۆ گەرمایی هەموو جیازەکانی مێشتی ڕاگرتیە ئەمە ئەتوما خۆش دێ ئاغا ئاغا ئەو قسانەی دەیکات تێدەگەی والله من حشت باي قصي ويتي ناقم سر بقى بزارا كلاوي عين قاب على سري كرديا كنا بابا فني سعاليته هاتو ترشاي مزيدوك وفن تقوتيا برو اللي راو نسي دي برو هذا هو ما ابو اخا بيبان لبو فن فنوني دوايا راس من زوك مال دزبتي وني هذه شيء او مره ما مرانا بري دابا كل هزاري وكودر بيكورتانا بقرباني يك مردكم وني ما زيدوكش بقرباني مره عندك كورا براك باحترام قصيبك باحترام قصيبك كو اميدك يا قرباني مرو بزنوشتنا عمل سنسا وعيسى عالمي لهوليود ولا لو منطقانا كاتشخم يعني أول تقديرية ما أبو مستواي مخلا مستواي مر بس لكانتا كاكا والله عيب اللي بيو اهلا واخويا بزياد اسلام انت قيشتم كنا وانا فنان وهنرمندن ده ما شكاك باب سنداني شنو دوخ سيدي بكن رولا تايب كنا تايب ورا رولا ورا باب ورا اكل سنه داني وميوان معنات ودي كاتش من هو خلشي قوندي حمو خلكش الساده وساكارن باب سنغان داني شنو بكو دقيقه حل شنو خمر براسي جناب يا اخي اما زور ممنون ثاني زور سباس هذاك زور ممنون ثاني تتساو زور سباس يعني تعاوني نقول لك ما فيش كوتنا هتبيم ناري اول شيء سرت او برتي خوما لخارج بطاطورات او فيش كثير ما شاء الله اما ندبي يوم منطقي او مشاهد وشتوي خم تصوير بكم يقدر زحمه النبي داني شو تاخذ اسمنا ده عندك كلوزيكا كلوز مشاهد هنا اجيبته من وانا تصوير بكم أو يوتشي كان كنا بابا احترامي كابرا بقن أغاية وأغاية قندية وخلتي تقديري دقري ورئيسية دانا مش نفتيها التصرفات أنا تديكن موضوعي خدها مخنا بدنا بيبلا إما تنام في ما بقي ببريتها راوستك سقسانك يا تو هذا مداخه ظالم وانا تقصدكن والله وبالله وتقصد خراب بكن صد شو لاختاتي هذا دين ها هذا شو لاقي امام عثماني بقران بقازي فتشي باش بعتي بقام باب زارم تسيان دي بوتاتونا كاكا يا اخوه بخير ينسر سوا كاكا عفوا ما كان اما فرمو طلب كانوا بزام ساندي كاكا اما اعتذار دكين داوا اللي بردون دكين عفوا ما ممكن لبروي لا تفاهمات نقيشنا يقدري بلام استواب زام جناب يا اخي تزارد عملوا ساعتنا إيش كمان تسكارة شغنري فيروزة ولو عبد المجيد سرب الشبقة تجاوزك غلطي كل جماعة مازمات بلام أمهر عفوا دكين من نار سر بخيمة ها احترامي خود بكره ها لبا اغي اغا والله يوم صار ما وانا برنامج كشتقالينا هاتينا لبو قد كمان والله اما هاتينا جروب شي سينمائينا فنانين اما فنان مخرج نوسر سيناريو عمل دادن انما هاتينا انقو تصوير بكين دتانكينا ممثل لهمو دنيا تبي فخر بوي شيء بكين وانا ما بحاجي والله بريمسي دبي وبي ويوا لا تسوي ما تسوي عم تسوي تسوي مشاري بو كامل انا عمليان تصوير كله عمليان عايشنا وكامل ايه زدوا رسمت هذا قرم يجيك تصوير عندك اقول لنا تلفزيوني دردت لما خوت عند بين لنا تلفزيوني باشا برام اغا لما من مراقم لقاقولي وكابره لو مراقم لو مش عفره شواليدو كورة ما واوتشي قديم ده معناش تو قاقول سكات قاقول قاقولي وي برنتر ونازم ايوه زق اتش 2 سنتيمتر كبرتك ودكم كما يمس إذا كاكا مناقشة سنين هذا بس بلاقي شكاري خمانة ودس كمان فيلم كمان فلينسيا تماشا بيمشكا كراتم فيلمي كي كردي دكين لسران سريام أوروبا عرزي دكين تيجي شي بيمشك كاك صباح تيجي نبرا وهيج ورناقري وقلنا داري داما ولا لا تمشي بادريجك ها اما تي قلنا كان فيلمك دروز بك فيلم شي كردي لسران سري جام بشاندا لو بيمشي باش بيمرن شامي كابور تالا كرشامي كابوري تاعي بعقل تمام فيلمين دي دردينين فيلمي كردي دردين فيلمي كردي عري براست شامي كابوري كو دناسياتو بس بيمبري أري والله همو يدناسين أو ما تدوك يواغش انتي مغن معدل مشتري سينما حمراء بوين أري والله معدل ده تو بيتاقي تسلباي دبري بقاطاق ده توسط باي شاشة كابوري دناسين أميتا بابا زاين دناسين هيما ماليني دناسين أرلون فاندام أري تعزف فانتام تنينا أدينا فيلمي دردينين لاقش كايا تخل لاقش كايا أغا دري لاقش كايا بتسمى بلا فاطمي بلين بلاقي تساكاتو بس بيبرنا
کاکە دەبەستە ئەو مناقەشەی پێناوێ هەستن دەست پێ بکەن ئەمەش با لە پشتانین با یارمەتیتان بدەین ئاغا وەنیادی والله برام ڕاست دەکە ئێوە هاتون بۆ لای من فەرموو تەڵەبتان چێ بزانم بۆتان بکەم با بزانم حکایەتەکەشتان خۆش ئەخ بزانم لەسەر چییە شیرن و فەرهادە لەیل و مەزنونە ڕۆستەمی ساڵە ئەمیر ئەرسەلانە خدەبا تێ بگەم كرة بس كاكا تحمل لما جنابي اخا حكاياتي شو حالتي استفولي ما وندا بيش كتيا وندا تطوري كردي امدا تام يعني دا تام او كرينيا بكورتانا وبما عاسماني ما بيكورتان بين مو او فليما او بيش كوتنا كاكا اتو بحث لك حكاياتي شو او شتا قران لما بعزمك اري والله هاتي بيسروا دري والله ديت انا صندري من داري ما بحاتي وس زمان الدبر ميمون دم داخت وش كل عيب ناكن يوا نامرن شاو خلنا وشاي او كابرا لباتي احترامي بقول اود تاني فيلم دربينن اغا لبا خاطري من امجار عفياك الداوي اللي بردني ليكين خەیدناکە ئاغا لە بە خاتری ئەو ئافرەتەی هەرچێکی گۆت عەفویان دەکەین خەیدیناکە ئەوە ئەمن هێز بەخۆم عەفوم کردن هاي ئەوە چێ مام عوسمان ئاغا دەرێن بە کەیفی خۆی خەڵکی عەفو دەکا ئاغا بەو خودای نییە ئەمن دەرێم غەمیش نەشکەشی لێ بخۆی باش دەبی دەبینی بە کەیفی خۆی چێ لە بە خاتری براژنی خەڵکی هەموو عەفو وەڵا باشا عثمان اولا بر خاطري تو عافيان دكم دانش لك فرموا مش ممنون سباس انا ابي اخا ما قيشنا وحل بروابك كاميرا او بس زمان كاميرا من بكري يعني لخارج كاميرا شقرانا او صافي عمله كمان انه سروا جماعته وكاميرا يعني ممثلوا اشياء كان هم بكاملياتها يعني اجا مساعده ما ممكن انقول اما ده ثاني في ماتش باش انت بكين لو منطقه جواني کاکەوە من لەوە تیاتی مۆ تووشی ساحالی بوویمە هەر پێڕاناکەم شوانیش باوە بکات زاری وایە لە ئەو دەستی دەنوم ئاخرەوە نابی براو وە بکەن زووی شەکەمان پێک بێ و خلاص و براوە باوەڕ بکەن ئەگەر ئەو ئاوە نابی ئیسراعەتم کردیە لەوە تێو ئاوەی ئەوروپای دەخۆمەوە هاي ابو قبا احسن نازو في زمان صدقه هذا ما تنلي كان زكسوتيا او انت ثوراتي مخو دو زكسوتيا ما شاء الله عقارتي قورو قرانا بروح على لبن عادي الغامه مشاروا بس تساوى كمي اگر او تشتذكرت سلكي دابوش لبن مانغاي نا والله اختراعك ما در ما غالو لبن دارو ما رك عنك ها لكور سماديش دبينوا ما زيدوك فقيري فلي مشتاي عندي بستشاري سماد ما لو بكري بقربان الدبم دو اجلالون على قد ودين برك لبم دبم مالي الا ما ريش برك ومان هي دارو مار بقربان ساو الدبم دبي سمادي اوروبي بقوه بي لو تسمى السمادي كردي وسمادي اوروبيش هي بس كاكا بس بوازدا سمادي چمياوي شتو بينن اما جنابي اغا تينا براستي لفليمكي زور فكرم كردوا استا لبوم هاد لقد جماعتي يعني بريار ما عندك خوتو جماعات دور ما لقى بيننا فليمكي هاتي دوري بوكيه جناب تانو جماعات يعني دوري باش ملوت عندنا قال سمعتها بها اغا حياتم روحي روانم اي لاف يو اما هاتنا مالتو اتو يارمتي ما بدا لوي في مكان كامل بكن تواوكن بروين يعني برواب كتنابي اغا يعني زور كز ممنونه دورك توبيني استا بس اما حزك هم بدا متو جماعتي شد براستي لياقي باش يعني بتايبتي او جماعات سبورتا قال سمعت بها سمعت لبنا ودبرم لو سمان مدبري اغا جان او جارج دبر خاطري من اخوت جماعتك الدور ببينا يعني زور سباس دكن كنا ودرنا بخاطري بربنا عفويك ما هردك ما هلا بخاطري ويش بكاين لقريات اي ها دو تسكت ما اخرى اغا او تشي جولي دو زالك قصي لقبك الراس دلي من اغا ما او تنشتم شو خايا اغا موضوع عشكا هي زور مهمة دمي بيت بريم دريم موضوعي او فريم اعتيادي اخوك اخومان بكينا فريم لكن زور احتياطي بس ده بحسابك اغا شنيش بكاي ويانا هاي والله من بجداري ناكم لو فليلي خوم ناكم السيمانا نا والله كاز لا توارق قسم لسق سيدابك تينقن قلتم بشداري دكين يعني بشداري دكين اصل كاتا اصل دس بي شكاتا فرمو جاي او همو ما انعاماتي فرمو امانه من مشهد يكم ساعه 12 اكشن ستوب جنابي اخا بقربان دم جماعه من دمي اتو شي جماعتي بيبغني بنرمي نك او ها نا كرا بروساتو جاب دمن اما نامي اتو شي ديناصوري بيبغني ها بنرمي وشي جماعتي باشا جماعات باش بس بردوام دبن تمام اما دبن امانه من بلنگ من
مشهد ساعات 12 دقيقة و2 ثانية بكاتي أو جندا. أكشن. سيدو كورا لو ستوب دكي هو جواتين لقطة السينمائي من بو بردوام من اكشن. اكشن كورا اكشن كا جنابي اخا اكشن بيبكنن لو بيناكنن كرولال نقول وزبكريا سلبا بوبيتا لقد شي تكروا ها والله يا غلبة خاطري تونا بينيا هاوكا اريان بيتر دكم او بيسكا غاشان ليردانا رسمي ما دغرن اويش على دشكنم والله اني وتشي زكاتوري سلبا بيتا لا عاد دنيم وتشو يدردينمو اخا ري بتسم ليدم اولا قشيت كرولا العيبي عقل هادي ابن ها هادي بك جرابي اخا اولو هنا اولا قشيتها ستوتو نازانم اكشن واود قشيتها جبت بلاي خود امن خو كغوتم ستوب امن نموت ستوب امن غوتم نعم او تسبسب وي غوت تسبسب امن بو يعني اتوب يا دي اخا دزانيتيا او بيشا وي بلي دكشن غوتي ستوب عملوا لنا جولاي هل تساوي درجه ما اوانيا لوت الدشكن مزارش كبن بري اكشن خوف يا خمر دسانه توك بس تونا علم ها اخوي ما برك ما بقول باند بجيب دني يشكم لك كم باي يشكم ماشي بي كنا بقول تام كينا عمل استاذ سليم بريم آخا بقربان دون ساوا كم تو بخود دزاني اول اوروبا بارچی زوری لباقی دارینه هل تساوي دري خينا مشكله كاكا دوات تساوي دري باشا فيلمك يعني دوسي لقطه تواوي دكاينو انغوش استفاده كان اما استفاده دكاين علي او خو راستا وقتي ستوب لباشان قتي اكشن ستوب يعني راوستا اكشن يعني ايش بك دوز مكافأة دري ما بقرعان زارش كبن من نلي اكشن وستورتو مرتوتا تدقي ساوا كم باشا اولا بالخاطري وش ها او زاره خاطر خوش بي قلنا وزي خوتان دي داي بابا داي كاكا داي برام داي اخا توتو باني دس بيبكن نخير دوامكم ورنا وزي خوتان أنا برو لاشوني خود أنا بس تصوير كذي نعمة كاك هات كسب ستة لاشوني خدي بس كم بيش كذي ديالا دي شمو دي بوستاوي لو تو مخرج انا مخرج عمل مخرج عملك يا بابا تدخل يا ودي شمكه خو مخرجاتي نبوت فشخيات برو خضره وسط برو خضره وسط كاكا جوش اماده بن استيج دكينوا متر برو ده لخوت هردا عادي زراعي ما له بما تريش مالو دكا عبودي تتصدره وزاني عادي زراعي ما له بما تريش بكا إذا شيء تواوني قصك يعني بس ولا بخاطري شيء جولي بقرعان نسب له شيء برنامج أجنا لكم بس عقاري خريج زود كذني لكم وزن بزود وس ونقصنا كنا وانت المجال وقلت خيرك بجارك ده ما نخون كاكا بيامبلن اجينا باي مملي خما باش كانوا نبرين كاكا ايش خما طاو كندروين خوابكم لدستا من بايا حمشتكم لبوزي بزي ذكر خم النبي هربي عندريم بس بدستا مني اغا تسدري ماذا تبينيكو عندك توا او زا اغا دريم يعني بالرخصة لو دو روجانا كي اغا بزاين او قندت سي بسردي بزانا كل بيش تيجولي خويا ودكا بقران زاين سي مزا بعقل ما اغاش برك شري كرديا ونيا زاني سي تيجولا بقران لا بخاطري اغا نبينيا علي رني طوب اني بخوتو بزم عندكم خو اغا لي كور اسمع لي دكا تخوري او عبويا نبخو ايش دكا لي دكا امز يشكيب كاين اغا سبكاين دوب كبا يشكيب كاين بريكو بيشي باسكو تواب دكاين رحمه لبابت هو صاحب النبو ولد الزيوا صاحب النبو لوليا كاكا وشو يقصيدكم التلين بك لازم اندريجا اي بناكي كاتبو دكي هو السيناريو ما بدا نسي او معقوله او احترامي لا احترام مزانه تيجي ستوب بس اي بخو يرنبوا هوليود عينك تسرك تكي اللي انت عملتوني حمو برسدرنا حيامان يا استاش برسينا هاتو بس برا محترم با جماعات ببورن زنابي عفو بانكا برو كرا سوا كان من الله ساري تتعلق مبرك تفاحي بخوان ابل او جورا اغا جري عصبي مبن صبرت انا بي اغا خريكه دلم دتقي بقرعان اغا بس بمري او بمدلي ورين اوبل بخون اوبل كاين يا خويا اوبل سيارني سرخو كرمنا سرخو اخر اغا كشمري ما بيدك انت ورين سي بخون يعني ما سيو ما نديت كوره نديت كوكا على اساس لخالي سيو دينا تولو مونيا لسبين الرانيه صار كسر راقرتي فيلم تشيب يدرنا هذا تتصبوا زلامه يدري فيلم تارتاني شي دارينا ها تارتانيتيا قرعوا فيلم كاي شعرك شي غوري لنا اي دروا 2000 نفر
ويانا دعاء أتو أوتسيوها خوي نايت الرزيوان ها بقرآني زي شيء نازن زاري أو مصور أو ونيا زاري هر عدمي كده قلنا كمان عدم ولا بدرس لو كل هذا قاتا بندارشي الغامة شو دادني كاكا الغامي تعب ورا بنزفتوي هي مال خرب الغامي دادني تناقي اي أري أغا هذا فينا أنا أغا متساندي تمشاي أو أنا دا كم آخر نائب خاصة أو در بيقتل برا والله هزبة مخرية زاناتي عمن أوفلين أوكيناكم نا ولا أغا شو مخرجنا كوريا احترمي خود بكرا كنا قرعان بحق المساعب اللي غروتا بزانم نزاني او شو كان بكي ديم همو خربت ولدك ام تلاقي لسبنا مدام مشوش كردوا آغا كنا زان فيلم بكن او انا باجي دزان بس او ابوي او مزيدو كلمه يعطيك ده لا انا ويلي ما تقدر او انا اجمع مصاي فيلمين بن كودين لي فيلمي لبو مدر ديني خاصه او تشيجورا قلباج لفيلمي دزاني آغا هي كمين فيلم سيا امن عزدكم او فيلم مال لبو درين نازانی برێتن تایتانیک دەرێت تارتانیک لە دوای شامی کابور هندیا آخر فیلمی تایتانیکی ئەوروپیا چەند بێ عەقڵە دەبینی ئەوی ڕۆژەش دەبا ئەوەکەی منێ ئاوی حەیات بردبووی وای زانیبی دەرمانی سی تۆیە لەگە ئاوی تێکەری کردبوو دەیخوارد دەیگۆ چەند بەتامە جەنابی ئاغا دەتانین ئەمە تەفاومەچ بکەین دەتانین دانیشین سێوی بخۆین ئەپل ها بەڕێک ئەپلی دەخۆین ئەو جادا دەنیشین لە بۆتان باسی سیناریۆکەی دەکەم باسی مۆزوعەکەی دەکەم چەند متەتەور و پێشکەوتووە سیداون بادانیشین بەس پێش سید داوێنی ئەمن هەندێک ئیشمەیە کورە ئیسهالم ئێستا دێمەوە باشە دەبڕۆ بەخێرچ كاولاي ما تقول لك هو كيف بزيش كو غرد هو شو روي الغامي دادني لبنداران أري والله الغامي سي زكتوي هي الغامي دادني كنا بابا آخر دار هو آخر دار أبين داري مانجا كان بينازانن آخر زايد سالش كجر أو محلانا لزياتي بري أو دارانا همو بكارتون الغامي أنا دا حق تبي أري بخوالي يمسين بمدرس زمان يبلين بابي خامن كاتوا أري بخوالي الغامي ويبوني تنبيس آخر باش دانش نيوه داي فرموا واش دانش ندولن قلب يعني داي باب زانم سيناريو كتان اخري تم كم زانم سنسيا فرموا دانش داي أغا سيناريتيا دانش وقت يا وين يا أري ما هذا كله تنشتي هذي تعال ده كله قد شيء خم النبي عقام بيتي عاوزة ايجيشتم هاي الرحمن لقوري دايك وبابد براسي حكايتك خوشها الحمد لله مادام موضوع كتير جنابي آغا مادام أتو حكايتك بي خوش بو أما السيناريكا نسيت مان بعد أسبيب كاي شو نسبيبكا؟ أسبيب كاي أنتم مخرجين أنا مخرجم بدي ما بارتسبان تسبت بكم عمل لها حمو في المجزرة آغا بيستبان سبيلة ويدا لا نسبيبكا دي لا أتو نسبيبكا لا أنتو نسبيبكا ولا هي نسبيبكا كاي نخل دبي ما خاطري من تو دس بيبكي فكما دام نقول دس بينا كان او دري امن نا ولا با او شي ولا دس بيبكا با او شكل رافرني دي حياتك كم دس بيبكا والله أقصى بياوانية باوتشي جورة دس بيبكا دبيني آغا بقوي بعقل من خوشي مام عثماني أول شيء قلتوا أول أنا تشيجوا لبكا تشيجوا لا يتسكر طيب شعري بأسمر وتشبريم شعري أسمر تبردم أتو وستاني كاكا باود سبيبكا لو وستا برك احترام خود بكرا قابل أمن لبخسيما سبيكاريم كرام مخرجم بيستبيا صار كده تبغى ما مخرج والله وام زين وستاني أما لا استوى فنش دكم لو فنش دكاي فنش دكم أما السيناريو خم هذا ما أوانا تمثيلي كانوا تدابي بينن باش أتو وستا ما استواني يعني مخرجي كورة بس هو عيبنا كان موضوع كده زور قبركر يمل الفيلم هاتي نسي تخرب إيش ما طاقن بقرن أوروبا صافۆنی ها باشە ئەدلۆ سمێر و دێرە خۆ تراژ کردیە باشە بە مووسی سەفەری تراژ بووی یا بە موسایەتیادەکان کورە بابا خێر چەوی ئێرە لەگە ئەوروپای فەرقیە ئەوروپا ساردە ئێرە گەرمە گوتم با سافی کەم خۆشترە ها لەگە زۆکەی دەوەشێتەوە زۆکی سیاحیشە بینی خۆمان بیتن چاوەکەم ئێستا وەختی شەیە کورە بابا ئیشکەن باشە ئامادە بوو جەنابی ئاغا حازر بە کورە حازر بن کاکە حازری حازرم کاکە چاوەکەم ئیبداعم دەوێ کائیناتم دەوێ جەوایزی عالەمیم دەوێ بە قوربانی دەبماغا ئەتوو ئەو سەرکەستورە تەنیشتێت لەگا بوو خارکەراسی تەیبی حازر بن کراکەت حازری وڵبا حازر بە دەست پێکە آماده بين مشهد سيام لنفس موقع سعاد يكوني بكاتي أو قلنا ئاکشن دەتخوا و دارەی نابە هەچەند زارێک تەمەشا ئەو دارەی دەکەم ئەمە هیچم لەبیر نامینێ نابەخوای ئەبۆ قتلوها مشوش بي مجدو
ئەو دارە زانی بەچ دەچی بەچ وەرە بەجەوی مەڕێ دەچی ما خراپ ئەو خوری مەڕی پێ ناکەنەوە وەرێ تەیب بەرێ تەیب بەخۆی هەر حەلاقی مەڕانە ئەوی ڕۆژە دوو مەڕی هەسفر کرده بوو ناقصة تەیبە دنیا گەرمە کورە سەر پەقرەدی چاو مەڕانیەوە چ لەف کردەوە کورە برێم چاو پشیلانی بەخۆی دوو حیوارە نازانی بیرەی گورە دەواز برێتە داخۆی مەسیلی مەکەن کاکە ئامادە بن ئەبوو کلاکێت ئەو دوو تەختەدارێ مەمە ناو چاوی مەسیلان ئاگات لەیان بێ کورە دەست پێ بکەن کورە دەست پێ بکە ئامادە بن مەشهدی سەم لە نەفسی موقع سەعات 1 بەکاتی ئەو گوندە ئاخشن Very good. Fantastic. Brusa. Brusa Rasha Brusa. Zor spasdan dەکەم قوربانتان دەبم قوربانی کامێرەکەش دەبم قوربانی ئەو سەرکەت دەبم قوربان دەم جەنابی ئاغا چاوەکەمی ئیبداع بوو بەداع بوو بە قوربان دەبم چاوەکەم جەنابی ئاغا قوربانی ئەو دەم و چاوت دەبم عنوانت ئەدرێست سندوقی بەریدت ئەنتەرنێتت سندوقی بەریدی خاصی مەکتوبەکان ببنێ ئەتو دەبیا باشترین مۆسیل لە عالم لە هۆلیوود باشترین جەواز وەردەگری ڕەشۆ عنوان و ئەدرێسی وەرگرا والله وتیەوەی داوات کرد من هیچم نییە شتانە ئەدرێست ئیدریسی ئامۆزام کورە ئیدریس نانە ئەدرێس یانی عنوانت بنووسە ئیدریسدا ئەو برت چەندە 45 وەیچیان باتان لەو گوندەی ماگەرە ئێرە لەکن ئامودەکە الله چێ دەڵێ دەم کڕی ئەدی ئەمە کات چخۆم ئەنگۆ هیچ نینە ئەنگۆ بەنسبەت ئەو بەلیکەی سفرش نینە ئەوە فەنانە ئەوە دەبیت جەوایز وەرگری ئەتو تەرشیح دەکرێت لە بۆ هۆلیوود 16 هەفتە جەوایز وەردەگری لەگە دوو لە فەیگاز ڕاوەڕا برام ئەوە هەموو پێکڕا پێ نەدەکەنین قەیناکە پێکەنینەوەی چی لە مێزاترە پێکەنینی وەی فەرقی ئەحساسەدایە شعوری تێدایە بۆچی ئەو چیوێ نییە ئەحساس براوە لەگە چێتە چی هەبوو ئەوە ئەمن باشداری ئەو فلینە هەر ناکەم ئەمن هەر باشداری هەر ناکەم یعنی چی پێکەنینی وەی دڕاندیتی بە دووریتیەوە یعنی چییە پێکەنینی وەی وەسع چ خاص تێدایە بوو یعنی وەزع داعات تێدایە هادم چاوەیە لا والله شەدی ڕاوەستا ئەبوو مەزە طيب ئەمەش وەشوی پێکەنین وەیان پێ هیچ نەبوو بەس پێکەنینی وەیان پێ جوان بوو ئەویان خەڵات کرد و دانەوێ خەڵات بدەنەوی لەگە خۆیان ببن دیارە ئەمە هیچ نەبووینە با بڕۆی هەلێرە نەبینێت با بڕۆین ئەمە مشارەکە ناکەین شەرمیە من ناوی بەشداری ئەو فلینێ بکەم نابەخوای والله جماعت ئەمن حەف ساڵە وەتی دافیرم ئەمرێ خوای کردی ئەمن پێ نەکەنیمە لەبا خاتری وانە 2 ساعتە وەچی مەیمونی ها پێ دەکەنم ئەو دەدەنم پێکەنینی هیچ نییە هەلۆ خۆمان بچێ بەر حیوانەکەی خۆمان سەدقات باشتر نییە ئەوە گورەشتی خوارد با بڕۆ مەڕۆن وەرێن کورە کاکە وەرە بگەڕێەوە کورە وەرە گۆشتاژێ وەردەگرێن کورە تەیب خارکەلاسی مەبەن دەنێرمە ئەفریقیای ناگەڕێنەوە والله یعنی ئەمە بە چاران پێ دەکەنین بەس پێکەنینی ویلە ئیمە کە جوانتر بوو دیارە ئەمە گریا بووین وەنیە ئەمە دەگریان پێ نەدەکەنین وەنیە ئەمە جارە بسمیللا سێ مەشەدمان تەسویر کردیا جارە دەورتان زۆر مایە دوای ئەگۆش مەسیلی باشن دەمو چاوتان بە فەنانە عالەمیەکان دەچی ئەمن ئەوە تەیبی دەنێرمە ئەفریقیای ئەوی دەنێرمە ئیتالیای ئەوی دەنێرمە فەڕەنسای ئەوی دی رووسیای هەموو جەوایزی عالەمی وەردەگرن وەرن با بگەڕێنەوە هیچەکەی تەوا بکەین جارە بسمیللا ئەمە دەستمان بە فلیمەکەی کردیا چاوەکەم نانا والله ناگەڕێینەوە ئەگەر خەڵاتی مەلەی ئاغا زیاتر بی ئەمە ناگەڕێینەوە جارە چیدی خلاص تازە قەرارماندا گەڕانەوە نییە هەواو تازە ناگەڕێینەوە خلاص بەزارەکی وەنیە ناگەڕێینەوە هەرەوە مابوو وەرن چاوەکەم وەرن مەڕۆن تووڕەمە بێن وازە تووڕێی بینن ئەسلان پێکەنین ئینگۆ تاوە بوو ئینگۆ دەتگۆ پیانۆ بوو بەس یاخای دەتگۆ چەلۆ بوو چەلۆ وەس بەکورە بێ قیمەت احترامی خۆت بگرە سەربەقەب هەتا ئێستا دەنگم پێ نەکردی مام عوسمان تێدەگەیستە لێ کورە وڵات تێناگەم نازانم چی گۆوە ئەو بە ئینگلیزی قسە دەکا بەس من ئینگلیزی تێدەگەم لەبەرەوەی لە مەتکەوێ حتا سەفی پێنجی خوێندیتم دوو مانجیش ئینگلیزیم خوێند وای وازم لێ نەچمە بۆ حەوانی ئەوە دەبێ ئاغا چەلاوە یعنی چەلاوی مریشتی ئەنگۆش پیانگۆنە یعنی ئەنگۆ پیاوێ ئاغاینە یعنی ئەمە سەلاو خۆرین دەدەی احترامی خۆت بگرە کورە ئەمن چما لە ئیبتیدای زۆر زیرەک بووم خاستە لە ئینگلیزی هەرە وەڵڵی لە حسابیش دوو جاران دوو دەکات چار دەزانم ئەبوو تو گەلە زیرەکی دەهار ئەتوو جوابیان بدەوە لەو گۆڕێک
وەس بکرە کاکە بگەڕێنەوە چاوەکەم كل دليانجري دارون نارون في القير زينام أريولا كبناس داروم من بداياتي سيناريو نسيبوا رقم لوانا دبوا زور رقم اللي عندبتوا سيناريوكم نسيا مجموعات كداينين لباتي وانا تمثيل بكن دسمنا كوري ماري بس كاكا وانا مثقف وانا انسان تجيشتينا ساوكم امنا قاعدين المخارج وشي اغاي ودتانا فرنسا ايطاليا المانيا روسيا افريقيا حموت عندنا ساوكم جبنا من امقو لكما تعاون كان بافلي ما كتاب كان دو اما سي مشهد ما تصوير كده يسمعنا معايا هادي ايش كان عندك كاش دقايق في المكان زعدني بخسر مكان امقو مثقفان تجيشتينا دبنا فناني قوراش تمام فينيش انا فينيش ديانكم لە سەحالی خۆمان علاقە ئەوان ئەمەی دەردەکەن لە گوندی خۆمان دەرمان دەکەن دە وەڵڵاهی نییە هاوکە بێ لە پێش هەموو خەڵکتان دەشتێنین بەس میوان وەنیە طبعا میوانن دەزانیت چیە لێیان بدەین بەس خاتریی ژۆلش تێدا بەجێ بێنینەوە دەزانی چیە ئەو لنگ ڕووتانە ئەو داردلوقانە ئەو هیچ و پوچانە هیچ تێدا نەهێشتەوە ئیهانەی مەیان کردیە دەزانین بە مەزیدۆ چیش دەدەن پێسپیسۆک دەزانم ئەو زەلۆ نایە با بچین هجوومەتیان لۆ بکەین تێر و پڕیان لێدەین وەڵڵا هەموو خەڵکیان دەشتێنین یەڵە باڕۆ كورا كاكا بتفاهم وتصير هاي بتساوان ما دام خاطري تو كده لا بخاطري تو نبي هردو شالي هلا دكم بس اول بخاطري تو ممنون تاوكم يدبروا نوشين خوتان ئاگا چیژێنە دەگەیشتی ممنون تاوكم صافي ممنون ما بلولك ما دكاتو بازاري قرمه بيكنيني زوانه بوان موسيلة باشا دايبنا اوروبا لا هوليود خلاتي دكان لو هناك كودا لك ما كاتوا مام عثمان والله إن بيكني جوانا نبازاري قرما بس أوانا لسما قوري كرديا هادي جلنا بۆ دەلێ ئاشی نەزانان خوا دەیجێڕی لەو گۆڕێەوە دەیبنە ئەوروپای بزانە ئەو فەقیرەش والله بنبن ونمبن دەگەڕێمەوە لای ئاغای خۆم دابڕۆ دەی بڕۆ دەردکەم نبركن اغي خود زانێ ولا من هەدەچم لەگای ئاغای خۆم ما زيدوك او انا قلت شو تفكيني جواني هاي والله لقلم مولا كاكا راوست سنابي اخر ايش ابويا وبيوم انا بزعما وهاتوا وارثيا بعدانشن لخمان سيب خوين الماء وقتي مي واخوار نوش يوانيا ها دلم داس كان بعيشوا بابرو يفهموا قيناك الزنابي اخا اما عزرمانيا لو وصلتي فنيا ومشاكل انا هردبي اجب لخمان دانشن سيب خوين الماء بخوين وبنفسيا مرتاح بين هكاوي بيناوي سيومي وشتان بخوين بريد زبي خوين ما صاف دكين اهم صندب خوارديا نايكم برايوا نايكم لو بدس خوته نايكاي كاسي شي بجيش ليها ولا كاكا ناكا زۆر عەنتی کەنە ئاغا عەقلی گرتیتی و دەلێ ناکەم چوویتە ناو عەقلی کابرا پیاوە قسە چی دایە و لە قسەی خۆی ناگەڕێتەوە ويا وما كان على خنزري هرجشم لخوم بدم خوم بارسة بكم ما حسبك دراوستا لا كواتيب والله يا من ديكم والله يا غزنيك من ديكم أري والله والله ديكم نام ئاغا ئەو چی ژۆرەیە دوو جایت کە پستەپستی لە بنجێی بکە ڕازە لە من ئاغامەوە چۆخایە ئەوەش دەکاتە ئاغەژن بە قورعان ئەگە وەی لێ نەهار ئەتۆ بێت و هیچ نازانی عەبوو فرمون بابچین ئەڵمای بخۆین فرمون چ تێ پێیانەوە أنتو تاكل بس البصمة لا تاكل ئێستا الحەمدولillah هیچ مشکلێک مان نەما وەلێ جەماعەت وەلێ جەنابی ئاغا تێر ئەڵمە بوون بەڵێ ئەڵمەتان خوارد ئێستا لە بۆتان بەحەز دەکەم کاکە جەماعەت ئێستا ئەمن تێتر دەگەێنم مۆزوع جارەمان چییە مۆزوع جارەمان منافسەی شەریفانەیە بەینی تو ئەوەی جەنابی ئاغای لەگە یەک دیمەسە منافسەی دەکەن لەسەر پارچە ئاردی لەسەر داری لەسەر کانی لەسەر زراعەتی لەسەر پەتاتەی لەسەر شفتی يعني صراعكتان أويا صراع كس ده كس قبول لك وشي إسرائيل وفلسطيني مثلا كوكتنا لا يقدري مشكلة حلنابي أم قلت مشكلة حلنابي منافسية جديدة كان حق النبي من ده زانم يستحق بزانه كولا بود بشتي لعاردي ددم بشتي شو عردي كويا ئاغا چمگو ئاغا نەمگو ئەو کابرای خاینە لەگەر خۆی دەکاتە ئاغای ئەو گوندەی ئەتولو ئەوەی لا نادێ ئەمنی بکە سەرکاری خۆ بزان چەند جوان قسمەتت دەکەم ئاغا پێویستم بە کەس نییە بەخۆم بەدەست و پەلی خۆم پشتی لە عەرە دەدەم شەدو ما بالله أغيان أتولون عصبي
توزە نەرمونیان بە ماڵ ماوەکرا زای جا خۆش ئینسان نەرم بێ بێدەنگ بە خوشکە زمانە نەگەڕە تۆ ئافرەتی قورعان بە حەقت بە سەحەبەت توو ڕەبم خاک و خۆڵی ئەو گوندە بەسەردا دەکەما حاغا گیان هەندێک لە سەرخۆ بە چاوەکەمان دەتووڕەمە بەما هەی ئوستازی ئەساتیزان ڕاستەکە حیاتم توزێ بێدەنگ بە لەبەر خاتری من عادی بێدەنگ بن بێدەنگ بن ئای مخریج دەنێتن بێدەنگ بن هەمکە دەست پێ دەکەین قسەیەتی کاکە ڕاستەکە بێدەنگ بن جەماعەت چاوەکەم ئێستا مەدەبێ حازر بین مەشەدی پێکەینەکەمان زۆر بە سەرکەوتی ڕۆیی ئێستا مەشەدی ئەو دوایەمان منافەسەکەی بینی خۆتان و بە خۆتان دەزانن کوشەر هەم کرد ئەوایە دەبی فلیمەکەمان نەزاحەت بینی کلاکێت ئامادە بە هاهوو ئەو هەموو هۆسەی هۆرە ئەو هەموو بینە و بەردەیە تازە بە تازە دە لە پێکەنینەکە تەواو بووە دەست بە شتەشکە دەکەێت کورە کاچی خۆم وەڵای من گوتمە کە سێت سارێژی فلینەکەی هەتەواو بووە هەم گوتم پشتی فلینەکان شکاندیە کورە لۆ مەتەماتە فرۆشین بە قالی نەما بە یەک دەقەیشتەوەکەن کاچ خۆم ئەمە فلیمان کردێ بە دوو ساڵتەوە نەبووە جارە کەرە چوە بەستە زمانەی ئەو مەسیلە دەبینی لەگە چێتەکەن هەی دوولینگ ئەرێ وەڵا پێت برێم کەریش ڕێزی خۆی ها تێگەیشتی زمانە نەگرە کورە مەجی دۆ زمانت لە بنەوە دەبڕم لەبەر خاتری ئەو کچە هیچم پێ ناکرێ و زمانت بگرە ئاغا دەزانی چییە؟ ئەتو لێگەڕێ با ئەو فلینە تەواوی شەربی لە شەرکی خوای نییە ئەوانە یەکیان نایە لەم لەو گوندەی بە ساقی دەربێت شەربی وایان لێ بکەم نییە بەنانی بڵێم پەپە بە سەبرەکی بڕێ ئێستا کاکە بڕاستە بۆ دەست پێ ناکەن نازانم ئەمە نازانم لۆ تۆ ئەوەندە حەزت لە گفتوگۆیە حەزت لە مەشاکلە ئێدە دەست بێکە کورە کو دەست پێ بکەم نابین هەموو کەتێ ناوێکری بە ملاقەشەی هەتاوانەی قنا دەکەی بەرچەق دەبە دێڵە کاکە حازر بن دەی کورە بابە حازری چ ئەوان گۆدەمەکە مناقەشتانە ئەمە لە قوشپۆخیای 6 فلیمم تەسویر کرد بە قەدەم فلیمەی نەبوو ئەجارێ بەنی هێڵ هەبە یەک تێکی فلیمەکەم تەواو کرد دەزانین ئەو وەختی زەمانی ڕەشوسپی بوو خۆچی ئێستا شکۆم لەوە نەبوو کاکە حازر بە کلاکێت حازر بە حازر کلاکێت دەوا بکە چیکی بکە دەی بڕەخزوو بە چاوەکەمی بە قوربان دەم کاچی فلمچی برای بابم چاوەکەم ئەتو برا گەورەی مەی بەس دەزانی چێ یەک ڕزای گچکەم هەیە لەنگۆ وەنەکەن لەو فلیمەی دەوری ئاغای بدەنە چۆخاش بکەن ئاغا بە قوربانتان دەبم ئامادە بن مەشهەدی چوارەم لە نەفسی موقع ساعت 4:30 بە کاتی خۆمان ئەکشن جەماعەت مادام وای لێ هات ئەمە ناوە عەیرانە پێشکەش بە مەخانی دەکەمارێ وەڵا هەمتا دەرێم بابە هەمن گەلک سرم دێشی نازانم بە چێن دەرێدا هەر برێم مەمە خال لە من تۆرایە نازانم بە چاشتی بکەمە ئەرێ کاچی وەستە چاوەکەم ئەوە کاجینەوەیە فەرمەوەڕە لە باتی ڕووی لە مەکە ڕووی لە جەماعەتی کردیە کورە ستۆپ باشم نەمگۆنەوەی تەسویرکە سەیراقت بەوانەیە تو ئەدوو گۆترا مخرجم و مسەوەڕەتی ناجی هەموو هەفت فلیمەیە لە قوشپۆخستانی دەواز بینە کاکە واز لەوانە بینە وەرە سەرەوەی ئەوەی بەتەنێ وەرگرە باشە کاچی مخریج چاوەکەم من داوای لێبوردن لێ دەکەم دەی مشکلە نییە دەیت بەسیتە کورە چ داوای اعتزاری دەکەی ئەوە اعتزاری دەوێەوە یارەوە حیا بردن خۆوە بۆ فن کاکە ئەم گوتم ئەوەی تەسویرکە یعنی ئەوەی تەسویرکە ئێستاش بگەڕێەوە موقعی خۆت کلاکێت حاصل بە ئامادە بن هەمووتان ئامادە بن ئامادە بن مەشهەدی چوارەم نەفسی موقع ساعت 4:30 دووبارە ئەکشن دووبارە پێشکەش بەقلەکەم کاکەوە چیە ئەتو وەرە پێمرە شەو کۆری چاو نابینی کورە مخرج چی پێگوتی نەگوت 2 مەتر لە فەنانەکان دوورکەوە لەو نەرمەندەکان والله هینە بەسەری چۆخا ڕزای دانانیە یعنی دەرەم زەماعەن لەمە خاترین گۆ نەبیتین ئێستا بۆی دەمخینکە قەرداشم دەکەیەوە تو بەسە حەقە چی مسەوری دێ بە شووتان لە پێشسایی منە کورە نەدە چی کرد کوراتی ما من نەبام ئەتووە دەبە 50 ساڵ دیکە شار و بەراتی لە بخۆ فەقەراتمەیە حەب عەمەلاتیامە جێ بدێ فەن ئەوها فەوزا نابی حاصل بنەوە دیسان بگەڕەوە جێ خۆت کاکە ئەتوو جێ بدە برای خۆت وا دەزانیەوە شعر بەنات فرەشنە ئەتوو جێ بدە برای خۆت بەها بەو دەرەجێ ئەوانە ئەتوو وا بزانە دەستیدارەکەت بەرامبەر دانیشتیە سەماواری دانایە چای تێ دەکەنیەوە بڕێک بە حەمات ئەگەر ئەتووە حەیرانی بلێ ئەوەی لە پێش بیغار دەدا هەدی بەدەنگە چی خۆش بە نەرمی دووبارە باش دووبارە کاکە ئەنگۆ ئێستا لە مۆزوعەکە گەیشتن لە چیرۆکەکەی گەیشتن 50 جاری عادەت کردەوە بە قورعان عینەن قەوانە کاکە تێنەگەیشتین ئەنگۆ هەموو تێگەیشتینە برام ئای ئێدە باشە کورە وەڵڵای وەبیلای دەستێ بە قورعانە ئەو جامپایە بێت و نە چیرۆکی دیا و نە سیناریۆ نە هیچ
حيا ناموسی ئێمە ئەوانشتان برد ئەتوو بەڕاستیتە مەترژیانێتە بەری بەخۆیەوە ها لەو گۆڕ باشە تو چه علاقەتی هەموو خرجمیاننا جارەکەی دیش عەنە لە نەرویت شەو بکردە شەرلەگەیەکەچی لە بنە خۆتنا پارچە پارچەت کرد دەواز بینە وزبا سربرشكو اسبي باشە جێب دەمەن ولا نسي تيستدانيا باسي نسي من نكي نسي من عالمي دنيا بنيا من دراسي دنيا انت هذا وجه ئەوە سیناریۆکەی تو فاشیلە کێگەیشتی بگرە دەی بگرە دوایش بڕۆ عەقدەکەت لە مەتاری وەرگرە و سەفەر کە بڕۆ واش با لێ بینە فیلمەکە لە من تێکدا ئیشەیە بەبێ سیناریۆ بەبێ مەوزوع بەبێ قسە من دەرم سواری تارژ نابم سوای نەفەرات دەبم دەرۆم دەبڕۆ دەی دەبڕۆ دەی بڕۆ لە کۆڵمان بەوە لە ماتاریش سیتۆیە چ بخۆ ئەو چە بڕۆوە فیلمەکە سەقەت کرد لە من کابرا ئەم دەرکرد بێ چێ دەری دەکە من توی فەزل دەکەم کوڕی مەری ئەوە دەریان کرداغا وەڵڵی ئەوەندە بەکەی ماغا وای ئاغا ئەو کەچەرەشیان دەربکرد بە ئەو کەچەرە ئەو کەچەرە ئەوەی جەوەکەی بەدەستەوە ئەوی بەدەسەدا ئەومان قەسە لە باپیری مایتەوە هەردیتت دێ دەلە تاقشن هەردێتەوە لای ئاگرەکەی دەت ئەوە دەکا خۆش دەکات دوای بەخۆی دەستا و بەری هەرێ بە قورعان ئەدی کیژۆلەشان دەکرد وەڵی ناناش کیژۆلەی دەکەن ئەم فیلمی دەکەم ئاغا ئەو بەڕاستە کیژۆلە لە هەمووان باشترە برێلو ئاغا برێلو کیژۆلە پێ دەکەنی دەرێ ئەمن بە کارێکتان دێم ئارەتان زیاتر دەدەمێ چێنالێ چی باشمان لە ئەو گوندەی چێنالی خەستەخانەی باش لەو گوندەی دەکات وەڵی ئەتوش خراپ عجیبە کیژۆلەی بووکی عوسمانی مۆزعیبتی ئاغا قسەی نازانم بە قورعان دەی وەڵی ئاغا من شتیوان نازانم بە حیاتم کاکە اعتزار دەکەین ئەمە اعتزار دەکەین لەبەرەوە وەختمان لەگۆ کورد یعنی ئەو وەختە بە قیمەتەمان لەگۆ کورد لەبەرەوە ئەو برادێرەمان بێ قیمەتەی سیناریۆستا چی خراپ بوو پێم نەوتی کاکشەمە وتم ئەو دەفتەریجی تیدا نییە ئەوە نشمان هەمومان دوو کرد بەڕاستی عیبە یعنی بڕوا بکەم پارەشی زۆری لەم وەرگرت زۆری وەرگرت بە تیارەی هاتین خۆمان ئەزیەتدا ئەنگۆشمان ئەزیەتدا بەڵام وعدتان بدەمێ کە ئەو شەوە ئەمن باشترە سیناریۆ بنووسم بەس یەک وعدتان یەک وعدم بدەنێ کە لە دەقەت جارێک چاکم لە بینن لەبەرەوەی سیناریۆ بەبێت چاو جغارە نابیتن ئەو جە چاوەکە من ئەو سیناریۆکە ئەمن دەینووسم بە برایەتیمان بنێرمە خارج پارسە جایزە عالەمی دەینتەوە ئەشۆد بیلاوێ کاکی دەرهێنەر بە قوربانی ئەو جوتە چاوانت بم ئاگار لە مامی خۆت بێ ئەو شەو حیکایەتێکی چاکم بۆ داڕێژی چاو قاوە و ماستاویش ئایدی مامی خۆت بەس بتبینم دەورێکی باشم بۆ دانەی ئەو جا حەز دەکەم ئێستا بچین جەماعەی دیسان ئەڵمەی بخۆین سێی بخۆین فەرمون ئەپڵ فەرمون والله ئاغا من یەک سوالم یەک سوال دەبی ئەو زەرامە ئەمەش وەشت و خەلات بکە بمان باتە ئەوەی خۆڵە وردی قەولی نەدانێ گۆش و دادەنی شمەکاتێکی باش دەنووس ئەدینە گۆ سیناریۆشی نوێ دادەنێم تەمان دەبی ئەو زارە ئەو ئەمەی خەلات بکە وادی پێداینە خۆلەهۆت چیە کورە خۆڵە ورد ئەو جێوی وەچێوان باز داکەنەوی کورە هۆلیۆت چاک لێ دەزانی وەڵای مان زانێ خۆڵە خوا بەخێرێ یا خۆ بەخێر بێ ئەحوالە چۆنە بەهەری دابم یاخوا بەخێرێ ئیشکەرە جانت بەخێر بێ بەڕاستیا من ئەو شەوە تەساکی زۆرمدا شەو نخۆنیم کرد خۆم تەدمیر کرد خۆم ئیبادە کرد هەتا ئەو سیناریۆم نووسی ئەوە کو ئەو زارە ئەو سیناریۆ زۆر میمە ئەو شەوە مەلابانجیدا ئەمەر هەر نەنووستم کە لە شێر قوقاندی هەر نەنووستم پشتی لە میاوی کرد هەر نەنووستم تەیب 2500 چاینە هەر نەنووستم ئاخیری گەیشت بە نەتیجەکەی ئەویش ئەوە بوو دوو شەخسەتی زۆر میم دروست کرد دەورم چییە؟ هادی و هاشم هادی؟ هاشم ئەمنیش هاشم ئەوها هادی ئەوانە ئەتوو هادی ئەو هاشم ئەو دووەش ئاژاوەچی گوندەکەینە ئاژاوەچی چ بابە ئەو قسەی هەر مەکەت و ئاژاوەچی وەڵایە من ئەو دەورەی هەناینم ئاغا ئەوە بەتەمانە بە مەسەلەی ئاژاوەکاری تێکمان بەردەن و گوندەکەمان لێ تێک سەراو بمبی ئەمن ئەو دەورەی ناینم کورە برای باوکمە تۆ لۆ تووڕە دەبی کاکە مۆزوعی چیرۆکەکە باسیەوە دەکا خوێ من ناکەم گوندەکەتان تێک دێنم ئاژاوە نانێنەوە کاکە گیان سیناریۆکە وا باز دەکەن وەنێ کاکە شعبان ڕاست دەرێ ڕا کاکە تو کاک میقڕۆب ناویچێ کاک عەلی کاک عەلی
برامە تو لە تەمسیلەکەی با دەوریەوە تەبێ بەقل نۆچی دەفرۆشی دەزانی چیە لە بە خاتری تو نەبی لە بە خاتری چیژۆڕی نەبی وەڵڵی هەموو خەڵبت دەشێنم ئەو با من دەڵێ میرقۆب هەی میرقۆبی کوڕی میرقۆب زیل و زەڵەتان کاکە سەبر تەبی بە تەحمل بکات ورە ئەوانە میوانی منە عیبە نابینی دەلێ بڕۆ نۆچی بەقل بفرۆشە عیب نییە بچم نۆچی بەقل بفرۆشم کاکە ئەمە احتسار دەکەێت کورە بێدەک بە کاچ خۆم چاوەکەم ئێستا ئەمە بڕیارماندا کە ئەدوارەکان تەوزیاکەین هادی و هاشم ئاژاوەچی ئەتو دوایە دەوڕەشی باش دەبێت کوراوە لەگە شێتە ئاژاوەچی هەی ئاژاوەچی کوڕی ئاژاوەچی خدا دەزانی وەلەو گودەکەی خۆم گەلە خۆش دەوێ بە چەند بەرد هەیە لە گودەکەی هەمووی بۆ بربڕی پشت دادەم تێدەگەی ئەوە چییە جەنابی ئاغا ئەوە تا لە تۆڕە بۆڕێ هینایە لە چمەتەقەچەوە تا هینایە کاکە ئەوە ئەنگۆ کو لەگەوەی دەحەوێنەوە جێب دەمن هادی و هاشم ئاشاوەچی ئەتوش دەوڕژ دیکەت دەمێت پێ بڵێن بڕک بە سەقافی لەگەم بژێتەوە لەبەرەوەی ئەمە تەسیحاتم دای ئەوشەوە هەر تەسبێنێ نەنووسیمە هادی و هاشم و ئاشاوەچێگە ئەوە دەوڕەکانی گۆیە ئێستا کاکە ئەتۆن پێم ناڵی لۆ ئەوەندە بە عشارە لە قسە لەگەڵ ئەو کابرا دەکەین ئەدە چ بکەمە من کاکە ئاژاوەچی دەکەنە سەعبەتی نەمگوت ورە کاکە ئەو ڕۆژێ ئەوانە هاتنە دیەکەیەمە من زانیم ئەو چیژۆڵە زۆر زیرەکە ورە دیارە دیار جەنابی ئاغا وەختی خۆشی لە زیمبابوێ کە چوونە ئەفریقیای بە تیارەی نەفسی فکرێدا فیلمەکەی وێن دریشم نەتەحەتینە ئەمە زۆر سپاسی دەکەم مینە کورە ئەمە قسەی فتق و بێمەعنا قبول ناکەم برێم قسەی قۆڕ و بێمەعنا دەتوێت ناوی فیلمی بگۆڕی دونیا لە نەگەڕایە 5 دقەم بنوم لە نیوای خەونی بەم بڕیە وەڵا وەرە هەستە دوو حیواری زیاد کە کاکە ئەتو بدە من ئەمن قەرار دەدەم ئەمن ئیشەکەی بڕێوە دەم ئەتو هەریزنی با دەرت نەکەمەچی ئەوە ئەوی دیکەمان بەرەکرد ناوی چ بۆ وا دەکرد ژنانێکە لە خۆت زۆر لە خۆی مەکە بڕۆ سەر کامێرە خۆرەدا بڕۆ بە قورعان دوایە تەسویر ناکەم و هەموو دنیاتان لێ ئاگرتێ بەردە تێگەیشتی ئەرێ دەبڕدەوە مردمرێ واز بەری بە ئیشەکەمان بکەین چەند باز جەماعەت مادەمەوەی لێ هات نە ئاژاوەچی بی نە شوعبەچی بی با چەخماق بی چەخماق چی هەرەوە مابوو وەرە بابا عیبە و قسانە مەکەن ئاغا دەزانی معنای چەخماق ورە کوڕی من وانییە بە غەڵەت تێمەگا من هەزار جار چوومەتە لای چەخماقچی لە شار ئاغا چەخماقچی معنای گەلە چەخماقچی چ بابە چەخماقچی ئەنگۆوە چ دەڵێن کورە مەزە نایکەی ها ئەمنیش ئەوە نایکەم زارەشی دیناوی چەخماقچی بینن نایکەینەمە ها با بسمان لەگە چەرخێتی نا چەخماقچی چ زوانم چیە بە خۆیان دەزانم من لە چرخی دەزانم کاکە ئێستا و نەڕێنەڕ و هاتووەوەری ناوێت هەمووتان عقدتان کردو لەگەڵ من عقدەکەشتان پاری خۆتان کردو تاو سیناریۆش ناگۆڕێ ئابادان چ عقدتانە ئەنگۆ شەن وایە ناکەن شەندتان بەخۆ نییە ئەخە ئەنگۆ و پارەی دایکانەمە چی پێ دێ سبەینێ بچمە بازاری 4 سندوقە تەماتان ببەم بفرۆشم دوو ئەوەندە پارەی پێ دێتن ڕەحمەتان لێ بێت چی ئەوەندە باسی عقد لەکەن مام عثمان عیبە چیژۆلەیە هاواری دەسەمەکە عیبە حرمەیە چیژێ بە قورعان ئەوەن دیزاین سێ زەلامەشکە با قسەی بکرد بە چیژ نەبا وەڵای هەموو قابون دەشکەم ئەلێرە چیژێ ئەو پارێتان دایتەمە بە قورعان پارەی 4 مەنزەڵە ماسێ چیژێ دوایە خەڵک زۆر شتێنە هەر عیبیشە باز بکە ئەو یەک هەفتەیە لێرنە 3 کاورمان بڕیتەوە تایسە 3 کاور کورە بەسە عەبۆ بکە لە ڕاهی خوای کورە عوسمان بەسە و شەڕە دندووکەیە تەواو نەبوو بڕۆ با بچین دانیشین مشکلەکەی حەل دەکەین مامۆستا ناڕێ هەموو جارێ بڕۆ با بچین ئەپڵی بخۆین ئەو ئاغایە ئاغا بەحسی ئەپلی دەکە بزان چەند مشەقەفەتەیب ئێدە فەرموون بڕۆن دەی فەرمو جەنابێ فەرمو ئەوڕە ڕۆڵە قالە بڕۆ چایەکمان بۆ لێنن دەی بابە دەی بەخار ئێستا کاکە جان ئێوە بۆ تێم ناگەێنن فەرق و بەینی ئاژاوەچی و سوحبەتی چییە؟ کورە کو فەرقیە فەرقی ئێرە و عاسمان زۆرە ئەتوو دەزانی معنای چییە ئەوە دەیانەوێ ئەمەش تێک بدەن و تێکمان بەربدەن ئێستا کاکە ئێوە بۆ ئەم شەوشن کابرا سیناریۆ خۆی تو ناگۆڕ فکرەکەی ئەوایە دەزانیت چێ چیژێ مادەم بە تەمانیە سیناریۆی خۆی بگۆڕی ئەو فکرەی ئەو هەیتی ئەوە لێرە ناخوە تێدەگەی مادەم وی لێ هات با بخاتە بن هەنگری و کلاس کاو لێرە بخشێ لێرە نەمینە دای کورە بن هەنگلی چە و حالی چە باشە تو لەوە نەمزری لۆ نایە لێو کەلیمەی بگۆڕین احتمالە بە یەک کەلیمەی هەموو دنیا دەگۆڕێ باڕایوانەش وەرگرین کاکە ئەوە نەخۆشی نەفسیە بڕوان ناکەم سیناریۆ خۆی بە هیچ لەونێ بگۆڕێ دەزانی ئەوە کە لە سەیرن ئەتو لەو گۆڕی ناوی مەزوعی دەگۆڕی لۆ من ئاژاوەچیت کردیتە سوعبەتی ئەخرەمە دونیا شوێ نەنووسین لێ نەگەڕای ئەم نیش بنوم هەر گۆتت با بیکەینە ئاژاوەتی ئێستاش کردیتە سوعبەتی آخر برام ئەو مەزوعی ما سیناریۆیەکە بازە دوو برای دەکا کە ئاژاوەتینە شەڕ و هەرا هۆسەی پیا دەکەن لە گوندی ئێستا تو ئاژاوەتیت کردیتە سوعبەتی والله جەماعەت قسەی وەی منطقیە قسەی وەی واقعیە جەنابی ئاغا ئەو جەمە ئێستا چایەکەی بخۆینەوە هەڵەسی مەشەرەکەی دیکە تەزیل دەکەین ئەگە زەحمەت نەبێت
ئەوە من هەر بەشداریم هەر نەکرد نابەخوای کورە ئەتوو بەدەست خۆتە تەمسیلی بکەیان نەکەی بە شەق دەت بەم تەمسیل پێ دەکەم ئەمن هەموو قاڕی ئاسیام کردیە ئەکبەر واحدیشم بە کۆمبارس دەبرد بە 4,000 نەفەر بە 5,000 نەفەر دینارێکی عەقدیانم لەدایە فزەشیان نەدەکرد لە پێشە من قسەشیان بکردبە شەڕتڕێنیانم دەکرد ئاگا لە زمانت بێ کورە ها زمانت دەبڕم تۆ بی ئەو پیاوە بە شەقیش بە پیاوی من بکەی ئێرە قاڕی ئاسیان نییە کورە تو بووی ئەو پیاوە لەگە من تەمسیل نەکەی کورە تو چی ئەمە هەزاری وەستودە بە مەیشە بە شاپان کورە تەمسیلی پێ دەکەم بە پێلەقا کورە تو چی لەگە مناقەشە دەکەی ئەوە لەگەڵ چێتە ئەوە لەگەڵ چێتە چێ پاڵدا سیکۆتینی پاڵدەی سکۆتین هێشتا ئەو سکۆتنە ئەسەڵانەی پشمی من نەدیوە شەکەرەرە وەڵڵا قورد بەسەری 4,000 وەستو بە کۆمبارس دەمبرس نییە قەسپەریانم پێ دەکرد کورە تو چی قورد بەسەری خۆ تووشی سیکۆتین وەچی برکرد قەی ناکە بەرە دەبڕۆ لەنگ ڕوودەرێ وەڵڵا یەک هەفتەیە گۆ لەو گوندەی ئەمەتان بێش و کار کردیا ئەوە چیە تەمسیل دەکەی تەمسیل دەکەی وەڵڵاهی هەلە ئەوەلی لە بەخاتری ئەو چیزە چاوڕۆشە جوانەی نەبایە ئەمن دەزانم ستانم دەکرد هەموو تا شاپتڕێن دەکرد لەو گوندەی کورە بەسە بەسە ئەوە دیارە لە گوندی گۆ ئیشتان بەس بە شاپ و بەمست و ئەوانە بەڕێوە دەچیتن ها ئادەی کوڕینە ئەوەشم بۆ شاپتڕێنکەن و لەسەر سەگرای چشم بۆم دەی فرێدەڕا پێویست بە عەجەتەی ناکا بەخۆم دەڕۆم بەردە بڕە دەی شەکەرینە خۆ عیب ناکەن نامرن ئەزانێ و کابرا چەند تەقدیری هەیە لە ئەوروپا چەند خۆشەویستە پێت برێم وەرە هەی حیاتەکەم چاوەکەم ئەمە لە تو تۆڕە نەبووینە لەوانیش تۆڕە نابین هەر لە بە خاتری تۆ ئەوە عەفیان دەکەی هەکە دەچین دوو قسەی خۆشیان لەگە دەکەین و دەیانهینینەوە چاوەکەم لێمان تووڕە مەبە ئاغا دەبینی کوپستە پستی لەگە دەکە لۆی پان دەکاتەوە بەخوای ئەوەی ئەمن گوێم لێ بوو بەعقلم دەیگۆ وەرە تو دەست لە ناو دەست بنین ئینقیلابەچن لەسەر ئاغای بکەین ئەم گوێ لێ بۆ جەناز ئابۆ ئەخر ڕاست دەکەی ئاغا گەلە چی لۆشرکردن باوەی لێبێ دیکو برام داستە وازەوەی بینە سەرچی فیلمەکە تەواکەین با نەجاتمان بی تەمسیلی چێ بەڕاستە تو ئەمن ئەگەر گوندەکەی نەشتێنم حاجی ئەحمەدی نەشتێنم ئەمن مخلص نیمە فارسەترین مخلصیم لە دنیای قەی ناکە کورە براوە تو بەتەمایسی کورە بە قورعان لەو گوندە یەکمان بەساغی دەرناتین ئەوەستەکەی شەمۆ دەچم گوندەکەی بەکاری دەشتێنم بەڕاستە تو ئاخای وەی لار دەکەم هەفتوەشتی بکە کەسە تای دەکەم هەفتوەشت ئەرە شقاتەتان بردیە شقاتە دایکەکەم خوشکەکەم نەحەقمان مەگرن وەڵڵاهی مردی لەگەڵ ئەو کابرایانە بە شەرفتانەوە هیچ ئێوە دەیکەن ئێمەوە چەند ڕۆژە و ئیشوکارە بۆ ئێوە دەکەین هەتا ئێستا معقول نییە من یەک مەقتەعمان نەگیرا بێ والله ڕاست دەکەی جەنابی ئاغا ئەزانی مۆزوعەکە چی قوربان مۆزوعەکە ئەوەندێ دووبارەی تێدا دووبارە بێتامە ئاغا بەسە هەتاکەنێت تو خۆت تووڕە دەکەی هەلە بە خاتری چی ژۆرەی بەسە بابسیندری چاکەینەوە بینەوە بەسک و ئیشەکەی دەکەین یەک جاری خلاص دەبین لە دەستماندا نەڕواتن باشەوە چی وەچ ئێستا ئەوە لەگە من هەفتوەشت دەکە بە پیاوەیە لەگە من هەفتوەشت بکە ئەمن لەسەر یەک بیسی تۆی بەرەکمام و نیوە شەرەکەی هۆلە دوشێنم ئەوە بەڕاستیدا تۆ کەسدمە ئەوە لەگە من قەی ناکە ئەمن بابە مخلص شۆر عالەمیمە ئەمن خۆفەشەرم لەینایە لە دنیاە ئەمن چەندان جەوازم وەرگرتیە ئەو شکارم وەرگرتیە نۆبڵم وەرگرتیە ئۆپڵم وەرگرتیە ئەنوە عەشقان جەوازی عالەم وەرگرتیە ئەوە چیەوە ئەو لە هەر دەشتێنە ئەو ناشۆنە دەرکەکەنەوە بەساقی بێتە دەرێ با جوان ئاگری لەگە من ئەیناری دەکە جوان 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 پێ دەکە جوان ئەساس دەرکێ دەی بە دەرکەکەش داکەوێت بە ساغی نێتە دەرێ بە تەمەشووی کورە تۆ چێرێت تۆ تەشیعی دەکەی کورە عیبەلۆت کورە بیللا عیبە کورە بمری بتروێ باشە کورە یەک هەفتە لەباری ئاغای نیسێک داندۆک کورە پیرخەنێ کورە خۆ ماز نێ بدەم ساڵ بتخوارە ماستا هەی بێشەرمەرێ وەڵڵا کرە دەبڕێ توش لە بە داندۆک چیە داندۆکت خواردیە دەبەستە عیبە ئەرە کە شقاتە پێ نییە سەحمە نەبی شقاتە شقاتەی چێ کورە دەبات جوان بستێتن هەتا هەریقیش بە گوندینیە با تەواو ئەو چێ وارە ئاغا ئەوە ئاغا کورە عیب ناکەن والله ئێوە بیلا و تەسەڕفاتی منداڵیش تەسەڕفاتە ناکەن ئاغا کوی ئەوە گوتمان دەزانیت چیە ئەو گوندە پڕی حەشەراتە مارۆدان بە تایبەتیش ماڵی تو وەچی ئەو زەلامانە دەوریان لە ماڵی تودا حەشەرات وە چیەوە ئاغا شاپتڕێنی کەم ڕاوسێ نانا باسی ئەوم بۆ مەکە باسی دەرگاکەشم بۆ بکە کە دەبۆکو مریشێک ببرژێتن حەق دەرێ کورە بەردە چاوی سپی بوو هەردوو چاوت دەردێنم کورە ڕاوە بە قورعانەوە بەڕاستی دەوێ بمخنچێنیوە چیەوە تو لەگەڵی خۆدەوانە دەبینی کورە دەتخنچێنی ناتخنچێنی هەردوو چاوت دەردەهات ناڕەمیان کە دەیخنکاندی دەی خوشک و دایکەکەم ئێوەش دەستن عەشیاکانتان و لەو گوندە نەمێنن هەتا دەرم نەکردون تێلەگەن لەگەڵ ئەو دوو هەتیوە لێرە نەمێنن فەرمو دەبڕم دەی والله من هەر ئەسڵە لێرە ئیدارە ناکەم لەناو ئەو مانگا و بزنانە ئەو گوندەشم لەسەر تاپۆکەن بە فرسێک نامێ باچات شت پێ برێم ئاغا ئەمن هەتیونی مەچکە بابم مایە
كيف خدانا مردا ما نابو لو فيلم بتاعك كان بطل اصلا اوش تاني ناوشت هرنا ما نبي بس والله امبرم يا دبينا ولا نيويورك تايمز يبنوسم اتو زمانت قالك رشا كره دا برا برا فشكري سيمرخ زريدا تايمز مشكلة يا اخا بس ها وكراوش دابا ذكرياتي اخ ترى ما كنت شو ما تقيموا كره خو غلطت كره باشا عم تسمكر دبو كره باش تلف فنان العالم كره عم اليوم ليات باشا تلواتي باشا قاو برادر ما شعبان خنكادي على ما يجيب بينه اللي بخونا تبينيوا بخونا نقول بطلم خاني حاجي احمد وسلم الى ربو خذ بينه استاذ ما البطلم بس ها اتو ما كان حطوش دكاي اتو اصلا لا يستوى فصل لك لكتي امرتم هرنايه عمل فصل لك اتو فصل خلاص كنت بخوض في المكان حمو فاشله كنت انا بخوض فاشل يا تو بابا انا تو بغلت تكشتي ام باش تلف فنانم فنان شندري هاتي هاتم بس الحمد لله بس اخي درسوم شمو اتو مخرج هذا بي بجي من دكاي وازي اخراجي بينا لبو مرة سوني يكم دردتي هم صالح كركو وازي اخراج زين معلق دوار صار شو السينما يمن بنزل شش فيلم سينما يمدي للسينما مرت ما تجيب السينما برام كاكا او تسليها ام بس دي ملحقه او تسبو قول لي قاضي بابو او تسبو قيناك اوشتانا هردا بيتن قيناك حالتي احمد دبر هسي من دور نبيل اوج نسكت كل سنه كتبيا وهي دور نبيني اقوى عملوا عقدها ورقتها دوايا مني او دور نبيني او هذا الصوره او كذا سوراني ازوج سوراني امنا سوراني بوت من حاجه احمد ايوه السوريه ايوه ترى خنشيها خذها قيناك خرج من دقري قيناك كسي خرج من دقري كسي تو خارج بامرو بدورز بدمه نعم تو كاي مخرجي مردو مريا او فتره كاملين يقمش التصوير كذا حسن دانش يجي كم نديو ممثل نقول هم بارتان ورقتيا عقدتان ورقتيا نالتان خوارديا كسي دروي برا مشكلة باشا كذا تامبرون نبي شقي بس يبلن يوم يبرن اتو في اي برد دورتهم بابا ولا دران اول شغل خطا برد بس برا كسي عملنا بتشي دوري تاسانغو كسي اقو بفرصة تكسب سيدا هريز ناسان نقول يلا دبيني بس يعني نجنا موقف محرجي ها يا باشا شنو اخي استا وقتك الروي اويج روي ادي شكاو هابي فاشل نبي ولا لو فاشل نبي اتو شو غشيمي اتو دنيا دنيتيا كلاكيت روي مشكلة ما تزيدوش ده كما كلاكيت خلتي قندي ما تزيدو افرتيش لو انا الا قندي هلو ما بقى كان افرتيش مظبوط تمثيلي باش بيا بكيتين شنو المارو ده تو زور عبقري ها مخرجي باش معطلنا بيجيز يبقى قارت كرت مخرجي باش معطلنا بي ولدهم حق النبي اخ والله يا عزم ما بهم ختايتوبو ندهش جوتي ام بيريدم لو عقاري لا زيعت لكتري جوتي ام بيريدم اخ وين لي بكم بيان بشاندم شلو يا جماعه ساسا كبنيري دكوتي اخ بس واتو تسلم الشكانديا كره عبو بري بخدا وبيغمر وهاتنا وسيلي سرطانا كان بقربان انت بما جرابي اخر بقربان انت اعتذار دكين يعني اما براسي غلط ما كنت يعني عمل لقو انساني محترم تلو مثقف تلو تجيش تدلنا بالمولاتي ويا انا كاكا ويا ادي كره ما متسان زربتم جو قوتم لغريان بنرمي بتزولي واستايش كمان بتزواني برا ودت سعودي استايش شكا بنرمي دروا او ايش دبي لو وسط فني مشاكل دروس دبي يعني غلط دبي اما دبي ايش كان من ساب كاينوا اري والله دوايا من يستاهل جماعه خمال جروب خمال دوك اسم هالبشرفان فصل كان يعني احتمالات هي كاك ما تدوتش بكا مكلاكيت امان اتو ده كما كلاكيت مساعد مخرج شلون بهذاك لو انا يوتيوب يا مساعد مخرج من لقر هبي زحمنا بجنابي اقر هبي اقر امكانيات يعني عنصرة افراد استشهاد تمثيل مع لقبك دوري او افراد بني لبروي افراد افراد ما عندي لو